دوای 3 مانگ لە ڕاهێنان و بینینی چەندین خولی هونەری و ڕۆشنبیری بە چەند چالاکیەک منداڵانی هەڵەبجە و تەوێڵە کۆتایی خولی وەرزی ئەمساڵیان ڕاگەیان. ئەو خەونەی هەیان بوو لە ڕێگای هونەرەوە هێنایانە دی و توانای خۆیان خستە ڕوو. سەرپەرشتیاری گشتی سەنتەرەکان ڕێژەی بەشداریکردنی ڕۆژانەی منداڵانی لە خولەکانیان ئاشکرا دەکات. ئەمڕۆ چالاکیەکانمان لە کۆی گشتی سنتەرەکان بۆ کە 3 سنتەرەوە: سنتەری چالاکی و پاراستنی مناڵانی هەڵەبجە و سنتەری چالاکی و پاراستنی مناڵانی تەوێڵە و سنتەری ئۆتیزم و شایاندنی خاوەن پێداویستی تایبەت. ئامانجی ئێمە لە چالاکیەکانی ئەم بۆ خزمەتگوزاریەکان کە پێشکەشی ئەکەن بریتیە لە برەودان بە توانای گەنجان و گۆڕینی تاقە و وزەی گەنجان بۆ چالاکی هونەری و وەرزشی و بوارەکانی تر. بە کۆی گشتی ئێمە ئەو مناڵانەی کە بەشدارە بن لە سنتەرەکەمان نزیکەی 200 مناڵ ڕۆژانە بەشدارە بن لە 3 سنتەرەکەی ئێمە وەکو چالاکی. جگە لە وەرزی هاوین بە درێژایی ساڵ بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری بوو گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە لە ڕێگای سنتەرەکانیەوە بەردەوامە لە خزمەتکردن بە منداڵانیش دەڵێن سوودێکی ئەجگار باشمان لە خولەکان وەرگرتووە. سوودی زۆری پێبەخشیوین کە سنتەرەکە پێکدە لە چەند بەشێکی جیاواز وەگوانەکانی وەرزش، هونەر، موزیک و کۆمپیوتەر لەگەڵ زمانی ئینگلیزی و زمانی کوردی و زمانی ئینگلیزیش بۆ منداڵانە لەگەڵ وانەکانی وەرزش و کۆمپیوتەر. وانەی کۆمپیوتەر زۆر سوودی هەیە بۆ منداڵان و ئەم سنتەرە تاکە سنتەرە کە جیاوازە سنتەرەکانی کە بەبێ بەرامبەرە و چەند بەشێکی زۆریشی لە خۆ گرتووە. ئەم ساڵ زۆر خۆش بوو، بەڕاستی سوپاسی سنتەرەکەمانەکەم زۆر باش بوون لەگەڵمان. هاوینێکی زۆر خۆشمان بەسەر برد، کاتێکی زۆر خۆشمان لەگەڵ سنتەرەکەمان و مامۆستاکانمان بەسەر برد. لەوێ هەنێ بابەت هەبوو، بۆ نمونە بیرکاری هەبوو، درومان هەبوو، ڕەوشتەکانی ڕۆژانە هەبوو، بابەتەکانیان زۆر خۆش بوون، زۆر مناڵی باشیان پەروەردەکرد، دەستیان خۆش بێت. سوودێکی زۆری بۆ من بوو، لە چەندەها خولا بەشداریم کردووە و وەکو وەرزش و وێنەکێشان و موزیک و کۆمپیوتەرە. من بە شانۆ بەشداریم کردو و ڕۆڵەکەم دایکە. لەم سنتەرە سوودێکی زۆریان پێبەخشیوم، وانەی کۆمپیوتەر سوودێکی زۆری هەیە بۆ من و وانەی ئینگلیزیش. بۆ خزمەتکردنی زیاتری منداڵان بڕیاریکردنەوەی سنتەری چالاکی و پاراستنی مناڵانی بیارە و خوڕماڵیش دەرچووە. ئەگەر گرفتی بینیان بۆ چارەسەر بکرێت لە ئایندەدا خزمەت دەگاتە منداڵانی ئەو ناوچانەش. سەلاح جەمیل، کورسات، هەڵەبجە.